بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێت لە ئەڵقەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵێوەی بەڕێزداین. لە بەرنامەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ کاک سەلاح ڕەواندزی. کاک سەلاح بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. سەلامت بێ. لە ئەڵقەی پێشوودا باسی کۆمەڵێک بابەتمان کرد کە پەیوەندیدار بوو بە ژیانی تۆ لە ناو پاراستنە. هەندێک جار لە ناو شۆڕشە خەڵگە کوژرا. بۆ نمونەیەشێک لەوانە ئەبوو جەعفەر بوو. ئەبوو جەعفەرە کێ بوو، بۆچی کوژرا، هۆکاری چی بوو؟ ئەو ئەبوو جەعفەرە لە قیادەی مەرکەزی بوو. حیزبی شوێی حیزبی شوێی لەگەر ئەو فاروق مەلا مستەفای کاک فاروقی ئەوە لەوان لایدا نەچوە ناو حیزبی شوێی کوردستان و عێراقی و ئەوانە هات پەنای بۆ ئێمە هێنا. ئێمەش لە گوندەکماندانە نێزیک خۆشخان گوتمان لێرە بە هات چۆمەکە هات چۆشت کرد ئاگادارمان بکە ئەمە حیمای دەدەینێ. ئەوانە لەوانەیە واز لێنینن. جەماعەتی حیزبی شوێی پێیان ناخۆش نەبوو کە ئێوە داڵدەتان نابوو. بەڵام چیان پێ نەدەکرێت. هاتینان یعنی لە کوردەواری یەک بێتە ماڵت چی لێ دەکەی؟ دەبی احترامی بگری. باش گوت بوویان نازام چێ پێ گوت بوو بەهادین نووری هاتیە لە بەرزێوەیە مەقڕی حزبی شوعی لە بەرزێوەی بوو لە زێوە بەرزێوەی ئەویش گوتی وەڵا دەچم سەرێکی لە بەهادینی دەدەم بەرادەریتی. ئەبوو جەعفەر ئەوش چوو بۆ خوارێ سواری جێبوو بە جەماعەتیمەی نەگوت بوو بە پاراستن بە پێشمەرگە بە حیمایە بە کەسی نەگوت بوو. سوار بوو چوو بوو ئەوانش پاشکۆز لەسەر ڕێیە ئەوانش پاشکۆز نا ئەو جێ ئەوان لێبوون گوندەکەم ناوم لە بیر چووە بەس لە مابێنی گەڵاڵە و بەرزێوەیە گوندەکە کە دەچی بە دەستە ڕاستە دیدبیانەوە دەستە خوارێ لە ناو جێبی وەڵا زوو جەماعەت قەراریاندا بوو کە بیکوژن. چوو بوون لەسەرێ بۆ سیان لە دانابەوە. ئەبوو جەعفەر لە چایخانێکی دێتە خوارێ جێ بە وەختی خۆی گەرم دەکا و شتی ئاو دەگۆڕن. ئەویش چوو بوو چایکی بخواتەوە. وەڵا چای دەخواتەوە دێتە دەرێ دوو کەس هجومی سەری دەکەن یەک لێی دەدا ئەویت کەش دەستی بڵند دەکا کەزانی نەبزی نەمایە هاوار دەکا عاشە الحزب الشيوعي العراقي القيادة المركزية الموت للخونة ئەوە شعارەکەی بووە. وەڵا دەڕۆن ئەبوو جەعفەر کوژرا. ئەمە نەم دەزانی کوردیشە حتا چوومە کەنەدای چکار بە عەرەبی قسەی دەکرد. کورد بوو جا؟ کورد بوو خەڵکی ئامێدی بوو. دوای زانین کوردە و خەڵکی ئامێدی ئەبوو جەعفەر. ئەی ئەو کەسانەی کە کوشتیان چیان لێ جیران وەڵاف ئەوە کاک فاروق مەلا مستەفا تەسلیمی نەدەکردن پێشان. دوای چوونەکنی گوت بابە تەسلیم نەکەی هجومی سەر گوندەکەی دەکەین زانت و خیارت هەیە یان تەسلیم ما بکە یانش مقاومە بکە. وەڵا فاروقش گوت بابە تەسلیمیان دەکەم. دوای محکەمە کرانەوە محکەمە کران. محکەمەکە حاکمەکە حاکم حوسێن بامبەرنی بوو. وەختی خۆی مدیر شۆرتە بوو هات بۆ سەرێ پاش هەفتای هاتە سەرێ حوسێن بامەرنی ئەو محکەمەی کردن. کوڕەکیان کۆی بوو ناوەکەم لە بێت چوە ئەوەی لێدا بوو یەکەکی بەژن کورد بوو کوڕێکی زۆر ئازا و زیرەک و ئەوانە ئەویت کەش بەسرایی بوو عەرەب بوو ئەوەی نەبزی کرد بوو. ئەوە لە کولێی تۆپ بووە لە بەسرای سلفی سێ بووە هەڵاتیە ئیشتیان بیگرن کە نەما لە تۆپ دەزانی نەقتێ. ئەو هوتافەکەی لێدا بوو ئەویان کوشت ڕەمیان کرد. ئەوەی تەریان مؤبەت حەبس کرد لە ڕایەتی.
بەو شێوەیە باشە هەندێک کەسایەتی هەیە تۆ لە نزیکەوە یان ناسی بیستوتە ئەومانە کەسایەتی عەبدولوەهاب بەترووشی ئەو کاتەی کە پارێزگاری هەولێر بوو خەڵکێکەیە ئەڵێن ئەمە پیاوێکی خراپ بوو ئەوانە و خەڵکێکیش پێی وایە کە کەسێکی باش بوو ئازا وەڵڵاهی ئازا بوو بەڵێ عەبدوڵڵاه بەترووشی کابرایەکی ئازا بوو لە هەولێرش ئەو هەندێک حەزی لە ئەوەی بوو کە بیناسن لە هەولێرش خراپی لۆ کەس نەکردیە خراپی کردبی لۆ پارتیشی کردیە بەسە من نەمزانێ خراپی لە بۆ کەس کردبی بەس باز لەواکەن لە خەڵکی زۆر خۆشیان ناویست لەبەرەوەی قوڕق بوو کەسایەتێکی تر هەیە کە دیارە ئەوە ئێوە بەیەکەوە ئیشیشتان کردووە شەکیب ئەقراوی شەکیب پیاوێکی یعنی غامز و ئەوەیە زۆر جارێکرێ وەڵڵاهی شەکیب زۆر 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 ئەو کاتی ئەسراری لێدەر نەدەچوو بەڵێ بەڕاستی قابلی ئەو جێی بوو بەسەرهاتی بوون بە پارتیەکەی چۆن بوو بە پارتی چۆن ئەوە لە ناحێکی بووە لە جنوب بەڵێ محامی بۆ تەخەرج کردیە کردیان نەمودی ناحیە لە جنوب باش لە ناحێکی بەڵێ کوڕک لەوێ بووە ئێستا مایە دکتۆر خۆرشید شەوکەت ڕەواندزی ئەوش لەوێ بووە ئەو پارتیە دەیوێ ببیتە پێشمەرگە و شتیوا و دەیوێ شتێکی بکە بەدەست بەتاڵی نەچێتە دەرەوە لەگەر شەکیبی قسان دەکات شەکی بۆرە وەرە نازام چە شەکی بیش دەرێ دەبی پارەکەش کەم بە پارە هات ئەو مانگەی پارەکەی بینە و دەچین پارەی چی هینەکانی مۆزەفەکان بینە دەچینە سەرێ ئەوش گۆدبووی بۆ شەرتەی دێم بمنێنە خاریت حەز دەکەم بخۆینم گوتی وەرە دەتنێرینە خاریت وار بەسیتە خاریت تۆرە خوشی دکتۆر خوشی کوڕێکی باشە ڕواندزیە و بەڵێ وەڵا ئیقناعی دەکا لەگەر خۆی دێنی دەینتە سەرێ و پارەکەی تەسلیم دەکەن و شەکی بشەر ئینتیزار دەکا بۆ خاریت بەڵێ وەڵا نانێرن ئینشقاق پەیدا دەبێ ئی مەکتەب سیاسی بەڵێ کاک شەکی بازار ڕەحمەتی لێبێ لەگەر جەماعەتی مەدەمینێتەوە ناچی لەگەرەوەکانیکە ماوە و وردە بۆ لوجنەی مرکزی لە مؤتەمەری هەشت بووابزانن بۆ لوجنە مرکزی دوای کردیانە مەسئولی پاراستن کاک مەسعود کردیێ مەسئولەکی یعنی پاراستنێکی باش بوو بەڕاستی ئیستفادەی هەبوو لە شۆڕش زۆر غامیز بوو لۆ هەندەکان لۆمە غامیز نەبوو بۆ ئێوە غامز نەبوو نا بەڵام یعنی حەزی نەدەکرد شتێکی شۆڕش بە بەلاش بڕوە مەسەڵەن فیلمێک مەسەڵەن فیلمێک ئەگەر سۆتا دەگوت کو سۆتان دیتانەوە ئەو فیلمێ بابە فیلمە دەستێ ناستێ ئەوە یعنی زۆرەوە بوو حەزی لێ بوو خزمەتی شۆڕەکە ئەو کاتی دوایش بەڵێ باشە ئەگەر کەمێکی تر هەر ئەڵێن زۆر نهێنی پارێز بووە کەسێکی زۆر نهێنی پارێز بوو نهێنی لێ دەرنەدەچوو بەڕاستی جا شۆڕشش پیاوی وای دەوێت بەزە کەسی دووەمی پاراست نیش بووە ئەی لەگەڵ دەرەوە ئەوەی تۆ دوایی زانی بێتت گومان هەیە ئەمەکە لەگەڵ دەستگای مخابەراتی تر ئیشی کرد من نەمدیتە نەدیتوە ناتوانیشم ئەو قسەی بکەم لەگەر مخابەراتیشی کردێ ئیشی نەکردی ئەوەی نایزان چونکە من لەگەریانم ئیش نەکردی لەگەر مخابەرات بەڵام
پیاوێکی دڵسۆز بوو بۆ شۆڕش. ئارێ وەڵڵە دڵسۆز. باڵێ. ئەو کاتی زۆر دڵسۆز. ئەی لە دوای 75 بۆچی ئەو ینی بە شێوەیەک جیا بۆەوە ینی نەبوو هەڵوێستی تری هەبوو بۆچی؟ وابزانم ئەو پۆستە گرنگەیشی هەبوو. ئارێ وەڵا چووە ئەمریکای پارەکەی لەکن بوو لەگەر خۆی برد. پارەی بردبوو؟ بەڵێ. زاوەکی بردی زۆر بۆ پارەی کە پێی وڵاهی دەبی زۆر بی. بەڵێ. لە مسرەوە وابزانم قوتاریان کرد بوو لە بۆ ئەمریکا. بەس دوایی کە چووە ئەمریکاش وابزانم کتێبێکی نووسی و دواییش کە پێش مردنەکەش هاتەوە بۆ لای کاک مەسعود. ینی پەیوەندی دروست کردبووە لەگەڵ وەرە تەقاعودیشیان کرد. بەڵێ. بە پارێکی باش. ئەمیش 82 ساڵ عمرم تەقاعودیان نەکردیمە. بەڵێ. ڕەنگە تۆ وەکو کاک شەکیب نەکرد بێ بووە. نا ئینشاڵڵا قەت وچی ناکەم. بەڵێ. کەواتە تۆ بەگشتی پێت پیاوێکی خراپ نەبووە. ناوەڵڵا بەگشتی. بەڵام ئەوەی کرد خراپەکە لە بۆ خۆی بوو بەڕاستی. باشە. زۆر جار بۆی ئەو پرسیارە ناکەم کە جەنابەت زۆر نزیک بووی. هەمیشە کە باسی شۆڕشی ئەیلول و پارتی و ئەو سەردەمانەکرێ باسی بارەگای بارزانیەکرێ. بارەگای بارزانی لەکوێ بوو؟ بارەگای بوو ئیشی چی بوو؟ بارەگای بارزانی یەک لە قەسرێ بوو. بەڵێ. ئەوی جوانەمەرێک ئیدریس و سەرۆک مەسعود بارزانی داهاتن لەوێ داوامیان دەکرد. بەڵێ. یەکیش لە گیلما بوو بەدستانان. بەڵێ. ئەویش مەلا مستەفا ڕەحمەتی بارزانی نەمر لەوێ بوو. بەڵێ. سێدی وەخان هەیە بوو. دوو لە سرێ بوو یەک لە خوارێ بوو گەورە جێی 200 کەسیش دەبەوە. بەڵێ. چی چۆ لەوێ دەرێت چی بوو. بەڵێ. وەختێکی والحاصل ئەجار مەقەڕی بارزانی دوو جێ بوو نەک یەکە. خەڵک لەوێی بینی ینی باش لەواکە کە زیاتر بە شەو خەڵکی بینی بە شەو بۆچی هۆکارێکی تایبەت لەبەر ڕۆژ ئەمن لەبەر سەلامەتی و ئەمن و بەڵێ تیارە و قەسف و بەڵێ. تۆ بۆ خۆت لە نزیکەوە زۆر جار بینیتەوەنی ئەمن بینیمە. بەڵێ. بەڵێ. ئەگەر تۆ وەکو کەسێک ینی ئەگەر تۆ کەسێکی بیانی بوویتایە مەسەلەن ئەو ماوەیە ئیش لەگەڵ مەلا مستەفا کردووە چۆن باسی چۆن مەلا مستەفاکەی ئەمن ئیشم لەگەر مەلا مستەفای نەکرد. باشە بەوەی کە بینی بێت کە بینی بێت نەدەگەیشتمە مەلا مستەفای بەڕاستی. بەڵێ. ئیشی لەگە بکەم. باشە بەڵام لەگەر کە بینی بێت شخصەتێکی زۆر بە خۆتی هەبوو. بەڵێ. کەس نەی دەتوانێت تەمەشای چاوی بکە. بەڵێ. کە قسەشی دەکرد نەی دەکردە دوو. بەڵێ. ئەو تەبیعەتێ هەبوو. پیاوەکی زۆر حەق و ڕق بوو. یعنی ئەوەی نەدەکرەوە فلانە ئەوە خزمە ئەوە کەسە لۆ هەمووان یەک بوو. لۆ هەمیان یەک بوو. هەموو یەک بوو. ئەرێ وەڵڵا پیاوەکی ئەوەندە حەق و ڕق و بە ئەزمون و هەموو دەرێم هەر بچوو بایەکنی بەز بوو. ئەمە هەموو باوەستەوی غیرەتمان پەیدا کردی بوو. ئەمە هەموو ترسنۆک بووین. بەڕاستی ئەو غیرەتی دابووینێ ئەو پیاوە بەزە ئەو مەزنە کوردیە کە چیوەچی مەلا مستەفای نابینتەوە تامایە بەداخەوە. من یادی دەکەم چۆمان و حاجی ئۆمەران دوو ناوەندی گرنگ بوون بۆ شۆڕش. بەڵێ. بۆچی ئەوەندە گرنگی بۆ منتیقا نادرا بە لەبەرەوەی سەرکردایەتی لێ بوو یا چی بوو هۆکارەکەی چی بوو؟ حاجی ئۆمەران کوێستانی لێ بوو. بەڵێ. مەقەڕی بارزانی لە کوێستانەکە بوو. زار و بارش بۆ کۆبوونەوە دەهاتە قەسرەکەی مەلیکی. بەڵێ. ئوتێلەکە بوو پێیان دەگوت قەسری مەلیکی. ئەوەی مەلایەکان خۆیان لێ تەقاندەوە. بەڵێ. ئەوە یەک سەبەبی ڕئیسی ئەوە بوو. سەبەبی ئەوەی چۆمان ناوپردان بوو نەک چۆمان. بەڵێ. ناوپردان. ناوپردان بوو هەموو مەقەڕاتی لێ بوو. بەڵێ. مالیە لێ بوو مەکتەب عسکەری لێ بوو پاراستنی لێ بوو مەکتەب سیاسی لێ بوو. بەڵێ. یەکێک لەو کەسانەی کە زۆر جێگای متمانەی
ژەنەڕاڵ بارزانی بوو کاک فەڕەنسۆ بوو. کاک فەڕەنسۆ خۆشەویستترین برادری من بوو، هەزار ڕەحمەتی لێبی لە شۆڕشی ئەیلول هەر ئەو پشتەوانم بوو. بەڕاستی بۆچی بارزانی ئەوەندەی خۆشەویست؟ لەبەرەوەی مخلیص بوو، دەیزانێ خیانەت ناکا، چی شۆڕش چی کورد ئیسیفادی لێکرد با دەیکرد، نەیدەگوت نایکەم. پیاوەکی ئازا بوو، پیاوەکی مخلیص بوو، زۆر دڵسۆزی برادەرەکانی بوو کە هاتەوە برادری هەبوون وەختی خۆی هەمووی کردنە پیاو. بەڕاستی فەڕەنسۆ لە کورد ڕۆیی، فەڕەنسۆ لە هەولێرە ڕۆیی. ئەی ئەو زاڵتەیەکە بوو لەوێ کافێ نەبەوی کافی نەبەوی هاتوو. ئەو بۆچی تەسلیم بوو؟ عەرەب بوو یا کورد بووەوە؟ ئەوە ئەسلی عەرەبە، بەس لە هەولێرە گەورە بووە. لە هەولێرە گەورە ئابزار کە فەڕەنسۆ شەید فەڕەنسۆ هاتە سەرێ لەگەر کافی هاتە سەرێ. باڵە شوعی بوونەوەنە؟ بە شوعیەت هاتە. بەس بۆ تەسلیم بووە خۆ زۆر ئەویش تا ڕادەیەک جێگەی متمانە بووانە بوو. ئەو زوو تەسلیم بووە، زوو تەسلیم بووە. بەڵێ باز لەواکرێ بەشێکی لە پاسەوانە تایبەتیەکانی مەلا مستەفا ئاسووریەکان بوو. هەموو ئاسووری تیاری هۆکاریەوە چییە؟ زۆر مخلیسن، زۆر ئازانە، باڵێ خیانەتش ناکەن. کاک سەلاح حەزەکەم بەس بە کورتی باسی سەلاح هین چیە سەردەشتی؟ عەلی سەردەشتی. ئەو عەلی سەردەشتی کێ؟ زۆر جار لە تەنانەت لە کتێبەکەی مام هەژار و لە زۆر کەس باسیەکە. عەلی سەردەشتی پیاوەکی زۆر سادە و ساکار بوو. بەڵێ وەختی خۆی چوو بۆ مەهاباد ئیشتراکی کرد بوو لە کۆماری کوردستان. دوای کۆمار تێک چوو نەماوت سەر نەکۆینە هاتەوە چووە بەسرایە. لە بەسرایە بوو بووە عەمەلەی باخیرەی نەفتیان لۆ هین بردیە ئەوەندە ساڵە. دوایە زانی بووی لە 61 و 62 شۆڕش دەستی پێکردیتەوە، وتی با بچم من ئەم تەمەنە ماوە بە بۆچی خەساری کەم. هاتەوە لە گەلاڵەی دوکانی دانا، دوکانی عەتاری، هەمووی دووقال بە سابنی ناودانە بوو. بەڵام زۆر کەس خۆشیانویستوە، زۆر خۆشەویست بوو. دکتۆر مەحموود ئەوەمایە، دکتۆر مەحموود و کاک حەبیبەوانە دەچوونەکەنی جاروبات هەر لۆ قسە خۆشەکانی. قسەی خۆشی ئەوە بوو دەیگوت کورد بزنە. چۆن؟ دەیگوت سەلاح دیارە تۆ نازانی؟ چ نازانم؟ دەیگوت نازانی کورد ڕیشی بەدەست خۆی نییە. ئەوە قسەی ئەوە جوونی گەورەشی ئەگە بەیەکەی داوان دەیگوت وازم لێ بێنە بزن. هەزار ڕەحمەتی لێبی. زۆر مەقالاتی دەنووسی، ئەوەی دەنووسی ڕۆژێک مەقالێکی نووسی بوو لە ئیزاعی نان خوێن بۆەوە. وەڵا کاک حەبیبیش هەزار ڕەحمەتی لێبی چوو بەکنی دانیشتبوو گوت بێ حەبیبی هەزار ئەو بە کاک حەبیبی دەگوت حەبیب، کاک حەبیبیش بە مامۆستا عەلی دەگوت ئوستاز عەلی. کاک حەبیب زۆر سەریع البەدیهیە بوو. بەڕاستی گوتی ئەم من مەقالەم نووسیە لە ئیزاعی ئەنگۆ نەشرتان نەکردیە. گوتی چتان لە مەقالەکە مان کرد ئەجا بە عەرەبی. کاک حەبیبیش گوتی وەڵا مەقالەی تومان دڕاند و فەراماندا ناو تەنەکەی زول. گوتی حەبیبی گوتی وەڵاهی ئەمن لەما بێت و مسەقەفی، بەڵام مسەقەفنی یعنی سەقافەت نییە. مەقالەمیتان دەڕاندبی بەس کتێری پارتی واوە قسەی خۆی دەکرد. باشە کاک سەلاح یەکێ لەو شتانەی ئێواڵێن ئێمە پاراستن زۆر مهم بووین و زۆر ئەسرارمان کەشفەکردوانە. بۆچی نەتانزانی کە تەقە لە کاگی دیش دەکرێ مەلاکان هاتن خۆیان تەقانەوە ئێوە ئاگاتان لێ نەبوو؟ ئی مەلاکانمان دەزانێ. نەزانی؟ دەمانزانی.
بەس نەمان دەزانی بەواسطەی ئەتانزانی یا نەتانەزانی دەمانزانی دەتانزانی ئەدیب 2 مانگ پێشی بەمەیان گوت بەڵێ کابراگە بەمەی گوتی دێنە حاجی ئۆمەران ئەوەی ئەمن زانی بم بە کەماماتی غازی دێن بەواستەی دێن گووا هاتیە سەفرەی لە بەغدایەوە دێن هەندێک ژنی خراپیش لەگەڵ خۆیان دێن کە نەما ئەوانە عائیلەنا ئەوانش نازانن چییە کە شەو هات بە کەمامات هجومی سەر مەقەڕی بارزانی دەکەن قیادەتیشیاندان هایە و کەم بارزانی نەمریان نەما بارزانیان کوشت ئەو قیادەی دێننداد نەنێن و جێشیش ئینزال دەکە لە ئاسمانەوە جا بۆیە وە شتەکە قەوما پێشمەگە هەموو چوونە دەرێ تفەنجیان لە ئاسمانێ کرد بە تەمای ئینزالەکە بوون ئەوەش لۆش ئەوانە تەفتیش نەکران چووکە مەلا بوون نەدەوێران بخون مەلایەن بکەون لەبەر مەلا مستەفا ئەدی لەبەر مەلا مستەفا ئەو مەلای خۆی تەقاندەوە نێزیکترین برادری بارزانی نەمەر بوو ئەو نەیزانی بۆەوە قومبلێ لێ دەدەن پێیان گوت بوو ئەوە لاقیتەیە بزانێت تو چ بەمان ئامستەپای دەرێ حتامە لێرە بزانین ئەمگۆ قسەی توندی لەگە ناکەن دۆی ئەویش ئەوە ناکە نایەتم ببی بڵێ وەڵا من دێم لەگەرتان ڕێک دەکەوە ئەوە مەلایەکە ئەو مەلای تەقیەوە نێزیکترین بەشەر بوو لە بارزانی نەمر ئەو چاچە چابوو لە بینیان بوو یعنی ئێوە بە شێوەیەکەتانزانی بەڵام نەتانەزانی شێوەی بەو شێوەیە بێ ئەمە دەوازانی بە کەمامات دێن بەڵێ یان بە وەفت دێن بەس نەمان دەزانی بە وەفتی مەلایان دێن بەڵێ ڕاستی باشە بۆچی مەلاکان ینی تەفتیش ناکران مەلا مستەفا قبولی نەدەکرد لەبەر ڕێز بۆ حیاتی خۆی بەڵێ بارزانی نەمر لە پێش مەلایەکی نەڕۆشتیە هەر پێش خۆیدا ئەجا مەلابی یا کۆلکە مەلابی بەڵێ لۆ مەسەل لە بۆ دەینم یەکوەکی مەلام مەسعود بێ بەشی کوڕێکی زۆر باش بوو شاعری هیجاز بوو بەس دەنجی خۆش بوو کە قوڕانی دەخوێت کە داهاتە سەرێ هەموو دەبایە ڕێزی لێنێن مەلا مستەفا لە تونشتە خۆی دادەنا مەلای تەواویش نەبوو بابی مەلا بوو مەلا عەبدوڵڵا هەزار ڕەحمەتی لێبێ بەڵام قوڕانی دەخوێن زۆر خۆش بانگی دەدا زۆر خۆش مەلا مستەفاش کەیف بەشتی وا دەهات زۆر باشە شوێگەین و دوای درێژە بە قسەکانمانێن دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ کاک سەلاح ڕەوانزی کاک سەلاح تۆ کاتی لە دەرەوە بووی یەکێ بوو لەوانەی کە بڵێن لێکۆڵەر بووی لێکۆڵەری بڵێن دەستگای پاراستن ئێوە لێکۆڵینەوەتان لەگەڵ چیە کرد لەگەڵ جاسوسەکان لەگەڵ ئەوانەی لە لای ئێران بوون و لە لای عێراق بووینە زۆر بوونەوانە وڵا هەبوون کوڕەکە بوو حەبسخانەی شکاند پێشان باسی حەبسخانەکە لە بۆ بکە مەبەست حەبسخانەی ڕایەت و خەلان ڕایەت مام سەعید هەزار ڕەحمەتی لێبی پیاوەکی زۆر بەدین بوو پیاوەکی زۆر باش بوو بەڵام ناوی بەوە چوو بوو کە ئەنامە جەلات شتیوە نا پیاوەکی زۆر بەدین بوو بەس مخلیسی بارزانی نەمر بوو ئێوە تەعزیبتان بەکارێ نابوو ئەوەی مستحیل لە وەختی من نەبوو ناوەڵڵی شەقمان لە بەشەر نەدایە مەلا مستەفا زانی بای تەعزیب ئەوەی دەدا هەمومانی فەلاقە دەکرد شتیوانە بوو ئەی بۆ ئاڵێن خەڵکیتر بۆ باوا وەڵڵی دەبی پێش من هەبی دەبی ئەجا نازانم چێ مەسئولی وەی بووە چێ من چووم سەرۆک بارزانی بە منێ گوتی بڕۆ سەرەکی لە حەبسخانەی ڕایەتێ بدە بزانە چییە وەزە
تعقیق بکە لێوێ وڵات چوون یەکم بانکە ناوی جاسم محەممەد و خەڵکی خانەقینێ بووە زۆر شتی کرد بوو ئەوە ڕوحی لە بەردانەوایە وڵامش هاتمەوە تەماشای حەبسخانەکەم کرد هەمویان دیزانتریان گرتێ نازان چیان نەخۆش یعنی وەزێکی خراپیان زۆر زۆر باشە وەڵامی چمەوە تەقریرەکەم نووسی داما سەر مەسعود بارزانی گوتم من تاقیم پێ ناکرێەوە وەزعیان زۆر خراپ نازانم گوتی سڵا دەبیت چارێکی بکەیت ئیلا دکتۆری ڕاستیان دەوێت نەک مزەمی دەگوتی شڵۆقە چێنێدا یان نێنە دەرێ گوتی بڕۆ چی باشە لە بۆیان بکە خدا قبول ناکردە ئەمیش چوم دکتۆر خەسرۆ هەیە خەسرۆ دزەیی نەوێن دەرێ دکتۆر بوو گوتی هەیە دکتۆرە تو سیقەی پێ بکەی بستە ڕایەتێ گوتم دکتۆر خەسرۆی دەبم هەنجی دکتۆر نەزمەنیش دەوێ بەس گوتم دکتۆر خەسرۆ برادرم بوو لە پاراستنیش بۆ وەختی خۆی ئیشی کردێ ئیشی نەکردێ بەڕەسمی بەڵام پاراستنیشی کرد بوو ئیسیفادەی هەبوو باشە کەواتەوە ڕۆژی زیندانەکەتان چاکرد ئەمن دکتۆر خەسرۆم برد تەماشای کرد وتیەوانە دەرمانی خاصیان دەوێت دەرمانی خاص چێ دەینی لە دەرمانخانەی ناوپردانی نییە لە کنجەباری زەبارمە ئاون تۆبی بوو ئللا کاک سابیر بارزانی ئەو مەسئولی دەرمانان بوو وڵات چوینە ئەوەی دکتۆر خەسرۆم برد و تعارف یعنی گوتمەوە دکتۆر خەسرۆیە و ئەو دەرمانای گوتی لە بۆی دەینم هەفتە چکە ئینتیزارکە هەموو دەگاتێر وەڵا هەفتەکە دکتۆر خەسرۆ دەستی پێکرد بە عیلاجیان ئەمیش دەمهینانە دەرە ڕۆژێ 3 ساعت هەتاویان لێدا هەتاویان لێدیدوو هەندێک تعلیقیشان لەسەر من لێدا باشە ئەوانە لەسەر چی ژیرابوون هەمووی لەسەر جاسوسی لەسەر کوشتن ئەوانە یعنی یەکێک لەوانەی کە لەوێ بوو جەمیل مەحۆ جەمیل مەحۆ بۆچی ژیرا جەمیل مەحۆ چێ بوو لە ڕایەت نەبوو لە ڕایەت نەبوو جەمیل مەحۆ وەختی خۆی لە بن خیوەتێک چاندا نابوو دەست بەسەر بوو دوایەوە چی عوبەیدوڵڵا هەڵات ئەویان گواستەوە خەلان بەس لەگەر حەبسان نەبوو غورفەکە بوو غورفەیان دابوێ حرس لەوێ بوون لە غورفەکەی بوو بۆچی ژیرا بوو عیلاقەی لەگەر حکوومەتی عێراقی هەبوو بەڵگەتان هەبوو بۆ بەڵگەیان پێشان کاک مەسئولی دابوو بە خۆڕای کەس نەدەگیرا وەختەکە بوو مەسەڵ ئەمە حەزم لە تو نەدەکرد نەگوتەوە مخابەراتە دەیان گرت حیسابیشان لە بۆ نەدەکرد ئەوە نەما بوو هەمووی تەنزیم کرا بوو هەڵە بە داکیومەنت عێلاقەی لەگەر حکوومەتی عێراقی زۆر مایەوەەوە هەتا شۆرش تێک چووهان مایە ئەوجار ئەمی دیت ڕۆژێکی لە خەلانێ گوتی سەلاح گوتی بە عەرەبی گوتی بە مەسعودی برێ مشک ئەمنیان خوارد مشک لە غورفەی مشکارەیە خۆ قابلە و تێ هۆڵی دەئیننی ئەوە دا چاکە لە ژۆرێنی ئەوجا دارجغەی دروست دەکرد باڵێ ینی کەواتە ئەو لە شوێنێکی تایبەت بوو دەست بەسەر بوو نەک لە ناو زیندانەکان فترەیەک لەلایەن پاراستنەوە دەست بەسەر بووی بۆچی لە پاراستنەوە نا لە ئەوەی لە ئوردوای نەڵیوانێ قەزێ قەوما بوو ئەمن لەوێش نەبووم ئەمن لەگەر دکتۆر خەسرۆ و ملازم برایم تەڵعەت دزەیی و دوای لەگەرمە لەوێ عەبدوڵاب ئەتروشی لەوێ بوو هەزار ڕەحمەتی لێبی کە ڕەشید سندی بوو چەند مەسئولێک بوون لە ئوتێلی بووین ئەمیش هاتمەوە ئۆردوگای داچم دەڵێمە گوتین نەزانی چ قەومایە گوتم ناوەڵڵا گوتێدی گوتی خراپ قەومە ئەو مەسئولی ئۆردوگایان لە بن خیوەتەکی دەرینا ئیشی خراپەی دەکرد
ناوی نادەم ئەوانش ئیستقلالیمان کرد گوت وێ ئەو موامەرەیە ئیسلاح کردیتی ئەمە لەوێش نەبوویمە بۆ خۆی تازە ڕۆی خۆ نامەوێ ئیسپاتی بکەم لە بۆ کەس وەڵا کەواتە تۆ ئاگار لێ نەبوو بەڵێ ئەی دوایی داوەچی چۆن ناشتی زۆر گیرای دیا نەگیرای جێبدێ دەبینم حرسەکانی بارزانی نەمر بە خۆیان هاتنە ئۆردوگای گوتی مەنا مستەفا توی دەوێ هەمیش لە مابی ئیشی پێمە بمنێتە جێکی چون لە حدودی چەکم لەوێ بوو گوتمە محەممەد ئیسا شاد بوو محەممەد دەچم چەکەم بینم گوتی جارێ مەینەوە لە خەلانێنە بیبینە دوایە وەرە چەکە دوو بە وەڵامیان ڕاست تەسلیمی خالیدا ئاژگەی کرد هەزار ڕەحمەت لێ بخەڵێت ئەوە گوتم حەبسم کە گوتی بە ئەمری بارزانیەوە حەبسە وڵا خارج گوتی ئەوە حەبسە گوتیان گوتی باشە دەیان گۆ بڕۆن خواها گوتم خالد من بە ژۆری گوتی کۆڕا من دەچمە ژۆری ئەتی نابە بە ژۆری کۆتی دەبە بە ژۆری کەسەنجی توی کردیە وەرە گوتی لەگەر حرەسەکان بە وەڵاگەر حەسەکان قەریۆرەیان لۆ دانام باشە لێ کۆڵینەوەیان لەگەڵ کردی حاکم حەسەن هات گوتیە تو وەتم کاک بڕۆن بپرسن ئەمن لە ئۆردوگاش نەبوویمە دوو هەفتەش بووە لە ئۆردوگای نەبوویمە ئەو قەزیە قەومایان چەند لەوێ دەست بەسەر بووی وەکو دەست بەسەر ئەگە بڵێ تقریبەن دوو هەفتە دوایی کاک مەسعود دوای کاک مەسعود ئاشتی دوایە فەرەنسۆ هەزار ڕەحمەت لێ بشێت فەرەنسۆ گوت بێن گۆچتان کردیە کەس نەما ئەوە نەبێت دەزانێەوە چی کردیەوە ئەوە وەڵا خەریک دەستکۆی ناردە دوم هەزار ڕەحمەت لێبی خەریک دەستکۆ کاک مەسعود وتم نایەن جێم خۆشە هەزار ڕەحمەت لێبی خاڵی داژگەی کوردێکی زۆر پاک بوو بەڕاستی هەزار ڕەحمەتی لێبی زۆر ئازار دڵە نەیەشا لەو حەبسکردن وەڵاهی وەچی کاک مەسعود بانجی کردم گوتە تشکوڕی مەلا مستەفایی و لە هەموو عەلی عەبدوڵڵامان حەبس کردیە ئەوەمان حەبس کرد عوبەیدوڵڵامان حەبس کردیەوە ئەتوش یەک لەوانیەوە شتەکە بوو لە بیریکە ئەتو هەر کۆڕی مەلا مستەفا لەبیرکرد هەرەو کاتەیە هەر لە دڵتا ماوەێست ناوەڵڵا لەبیرکرد ئارێ وەڵا چکە وەچی بێت و بڵێ بەغەڵەتی بۆ نازانم چ باشە کاک سەلاح دوایی نەکسە بۆ مێژوو تۆ ئاگاداری لەوەی کە خەڵکێک هەبوو پێویست بێتی درێژە بە شۆڕش بات کەس هەبوو ناوەڵڵا کەس نەبوو ئەی ئەو بەوەی کە بازەکرێ ئەم جەماعەتە ویستویانەوە ئەوانە ویستویان ئەم ئامر هێزە ویستوێتی ئەگەر ویست وایە بەڵێ بە حەقیقەت بڵێن منا مستەفا گوتی ئەمە نایکەم بەڵێ ئێوەش کامتان دەکەن بیکە ئەوە سیلاح پارەشتان بۆ بەجێرن بیکەن باش بەس ئەمن چیتر میلەتی خۆم بە کوشتن نادەم ئەوە ئێرانە ئەوە تورکیایە سووریە عێراقە بە هەر چار لێمان دەدەن باش ئەو ڕێگاشمان لێ دەگیرێ ئەو ماڵ و مناڵێتی لێ بکەیت ئەمن جارێ نایکەم ممکنە پاش 6 مانجکە بینەوە ئەجاوای پێگوت بوو کیسین زەرەوای پێگوت بوو گوتوی 6 مانجکە خۆتان ڕاگرن لە ئێرانی 6 مانجکە دەتانینەوە عینی جێ خۆتان ئێجار مەلا مستەفایان بەوەی ئیخناق کردبوو کەس کە هاتە ئەو بەرەی ئێرانێ بەڵێ هەزار ڕەحمەتی لێبی عەلی عەسکەری بوو بۆ کردویانە ئامیری هێستێکی چوها ئەو ئاخر کەس بوو ئاخر ئامیر هێز بوو هەزار ڕەحمەتی لێبی برادرم بوو عەلی عەسکەری برادر ئەرێوەڵڵا پیاوێکی چۆن بوو پیاوەکی ڕووخۆش ئازا بەڕاستی ئەم زۆر خۆشم دەویست باش ئێوەشنا ئێران بۆچی نەگەڕایتەوە بۆ کوردیانی بۆ عراق نەگەڕایتەوە خۆ تەسلیم نەکردەوە ئەم بۆچی
چونکە عێراق زانی بووە من چ دەکەم چ ناکەم یەخۆ تۆ لە حەبیب محەممەد مهمترنەوە با لۆوان ئەمن مهمتر بوو ئەمن لە 66ەوە ئەسراری عسکەری و ئەوەم هەموو دایتە شۆڕش ئەمن لە هەمویان مهمتر بوو هەرچەندە لە هەمویان کچکەتر بووم ینی بە مەنسەب و بە هەموو شتێکی بەڵام بۆ حکوومەتی عێراقی لە هەمویان مهمتر بوو حوسێن ئاغا هەزار ڕەحمەتی لێبی سوورچی هات دەم دیت داهاتەکەن دکتۆر ئەساد خەیلانی لەکوێ لە کەنەدا لە ئەمریکا لە ئەمریکا لە دوای هەفتە لە یەپسیلانتی بەڵێ ئەمش دەچوومەکنی ئەمنی دەویست باش دەچوومەکنی داروبار تەرجمە لۆ دەکەن نەخۆش دەبوو باش دەم بە دەخەستخانە سێراغ گوتی ئەمنیان ناردیە کە ئەتوو بەمەوە بەڵام سلاح ئەتووی نابمەوە چکە ئەتوو عجووری ڕاناوستی ئەگەر عیلاقەت بە سیاست نەبی کەس دەست لێ نادا بەسە تو ناتوانیت دەزانم دەتناسم ئەجا مەیەوە ئەمە حکومت پێوت بیهێنەرەوە بەستۆ ئەو بە توێوت مێرەوە بێرە منێ گوتی مێەوە لەبەرەوەی من تحملی مەسئولێت ناکەم چونکە تو ڕاناوستی باشە کە تۆ چوویتە کەنەدا کاک مەسعود و کاگدیس و ئەوان پێیان وتی بشۆرە دەرەوە یا بڕیارەدا ناناق لە ئێرانی ئەمەیان دەرکرد بەڵێ ئەمن و خارە حاجی و حەمە ڕەحیم زووچەڵە و کاک ئەنوەر ئەزوەر ئێستا لە سولەیمانیە باش ئامیر بەتالیۆنی سوورداش بوو کوڕێکی باش لە کتابەکەشم بەحسم کردیە لە کەنەدا پێکەوە بوو بەڵێ ئەمە هەرسێکیان بان کردینە چاواک ئێوە هەرسێکتان پاراسن بەڵێ هەرسێک دەچینە ئەزا حەمە ڕەحیم پەیکانێکیە بوو بەڵێ سواری پەیکانەکەی ببووین لە عەزیمێ داعی نەخوارێ کاک فواد ئەحمەدماندی هەزار ڕەحمەت لە گۆڕی بی کە زۆر خۆشم دەویست کە ئەو بەهانامات کەس بکەنا لە حیاتم برادەرەکانی من هەموو خۆیان لێ لە ماڵ و منداڵی من دوور خست بۆەوە باش کاک فواد هەموو هەفتەی جارێک دەچوو داکمی دەبرد بازاری پێ فواد ئەحمەدی گۆرانی بێش هەزار ڕەحمەتی لێبی باوکی شوانی ئەمەی دیت گوتی چێوە دەچن گوتم وەڵا دەچینەوە بانجان کردینە دەڵێن ئەنگۆ نابی لێرە بن نەقلمان کردینە ساواک ئەمەش دەچین کاکی دریس قسەی لەگە کردینە هەنج کاک مەسعود لەوێ نەمابوو لە واشنگتۆن بوو لەگەر کاک مەسین و سەرۆک بارزانی نەمر و کاک مەسعود و سەرۆک مەسعود بارزانی والحاصل کەواتە ساواک بە زۆرێوەیان کوڕێ فواد گوتی بەخوای ئەمیشان نەقلکرێت دەبا ئەمش بێ ماتون کاکی دیست قسەی لەگە کردینە گوتمان فەرموو وەرە وەڵات چوینە ژۆرێ ئەوە ئەنوەر مایە کاکەنوەر ئەزوەر سەی ڕەشیان پێشان داین هار تەعجیبیان پێشاندا هاواریان دەکرد چوینە غورفەکەی ئاغای بەیاتی ئاغای بەیاتی کوردی لە من تو باشتر دەزانیت خۆی فروز بوو بەس ژنی مەهابادی بوو لەگە من ئیشی کرد بوو لە ئۆردوگای نەڵیوانی ئەمەی بەخێر بێن بەخێر بێن فەرمودانیشن وەڵا دانیشتین گوتی لۆیە لە دوو هەناردینە ناتانگرم گوتی کاک سلاحی زۆر باش دەناسم ئەمە برادری یەچین بەڵام ئەوە ئەمر هاتیە دەبی ئێوە سێڕێتان لە پێشە ئەمەش گوتمان چیە سێڕەیەەکە فوادش لەوەیە گوتی یەک بڕۆنەوە عێراق ئاغای سەدام ئەنگۆی عەفو کردیە دوو بڕۆنە خارج ڕێگاتان پێ دەدەین سێ نەڕۆن ئەو حەبسانەتان دیت حەبستان دەکەین ئێرە بەجێنێرن ئەرز و ئاسمانی شای ئێوە قبول ناکە
والله خدا قبول ناکە ئەمە ڕەحیم گوتی ئاغای بەیاتی سەیهار بەمە پێشان دەدەی ئەمە تعزیب گوتی ئێمە لە ژێر لولەی دەبابەی سەدامی لەدایک بووینە ئەوە تێم بەردە چێ هەسەت هەیە تێم بەردە بەس ئەوە جوان نییە ئەوە بەمە دەری ئەوە ڕگوتی ئەوەیە وەڵا بۆ دەمەقاڵی فواد ئەمە دەستا گوتی ئاغێ بەیاتی ئەم لەگەوانە نیمە حەقی بوو چوو لە قڕنەچی ڕاوەستە ئەوای کرد گوتی ئاغای فواد دەزانم ئەم لە دوو ئەو سیانم نادێنە دوتوم لە نردیە کەواتە ئێوە ئیتر لەویا بڕیاری خۆتانێن بە هاتیینە دەرێ بە کاکە ئیدریسی مان گوتی ناوتان بنووسن لۆ خاریت باش ناومان نووسی بەڵام حەمە ڕەحیم ناوی نەنووسی ئەزەکەم کەمێک باسی کەنەداشین لەوێ سەفارەتی عێراقی پەیوەندی بێەوە کرد زۆر کاتێک حاوەلەیان دەکرد محاولەیان بەسنە بەزنن هەبوو لە ناومان ئیتیسالی پێکرد بوون ناوەکان نادەم یعنی خەڵک هەبوو لە کەنەدا جاسووسی بڵێ خوڕیەکە بۆ سەفارەتی عێراقی کورد یەکە چاڵەوە ئاخری سوان بە هەر بەحس نەکەم ساواک RCMP ئەو کاتی RCMP هەبوو RCMP ئەمەیان بان کرد ئەوە چییە دەستگای مخابراتیانە ئەمن ئیکەنەدا RCMP ئەمەیان بان کرد گوتیان ئیشمان پێتانە ئەمن ئەنوەرە زۆر ئەوە لە سلەیمانی ئێستا ساڵە جوزچی ناوزار قازی مجموعە 4-5 کەسمانن بان کرد گوتیان لۆمان لۆیە ئەمە ئەنگۆمان بان کردیە چەند کەسەکمان لە ئۆتۆبانی گرتیە لە هایوەی فۆڕۆوانی پێ دەڵێن دەچوونەکەن سکرتێری یەکەمی سەفارەی عێراقی لە ڕەمادەئین لە تۆڕنتۆی باش ئەمە لە ڕێیە ئەومان کرد ئەومان پێبوو فۆتۆکۆپی ئەوە کارمان کرد لە جێ خۆمانداناوە گوتمان ئەمە ئێوەمان بەغەڵەتی ڕاوەستاندیە ئەنگۆ بڕۆن عەفومان دەکەن وتی ڕۆیشت نەمەش تاقیمان دەکەن ئەو پێ دەڵێن سڤیلیەن ئەوەی مقابلە خەڵکی مەدەنی مراقەبەیان دەکەن ئەمان لۆیە بەنگۆ دەڵێن ئاگاتان لە خۆتان بی کەواتە جاسووسیان بەسەرێەوە گوتی ئاگاتان لە خۆتان بی معلوماتیان نەدەنێ باشە معلومات بەس گوتی دەستیان لێدەن قبول ناکەین ئەوە لایەنوای بێمە دەچین لێیان دەدەیان دەیان گوژێن ئەوە نییە وتی ئەو وڵاتە وڵاتی سەلامەتە مە لۆی بە تۆم گۆمان گوتیا خۆتان پارێزن باش کاک سەڵاح خێزانەکەی تۆ لێرە لە کوردستان چەرمەسەری زۆریان چەرهۆی بەهۆی تۆ زۆر بەداخەوە ئەم نیعامە نەمایە ئەو کچەی من مستەقبەلی چوو 10 الأوائل بوو دەبایە بستە کولێت تۆ بیان دەرز بڵێتەوە قبولیان نەکرد بەهۆی تۆ گوتی بڕۆ باوکت بینەوە بڕۆ کولێت تۆ زۆر زیرەک بوو میدیا بێژگە لەوەی حسێن ئاغا بەڕەسمی بە شێوەی تر داوایان لە تۆ کرد بگەڕیتەوە بۆ عێراق بەڕەسمی عێراقیەکان مخابراتەوەوانە مخابرات نەدەگەیشتنە من بەس تۆ لەوێ شار لەگەڵ پارتیوانەی شدەکە لە کەنەدا وزاراتیان بووم یارمەتیم دەدان بەڵام نەدوچمە کۆبوونەوەیە باشە بۆچی نەچوویتە ناو کەیەنێسی لەگەڵ دکتۆر نەجمەدینەوەوان داوایان لێکردی دکتۆر نەجمەدین داوای لێکردم نەوزار قازی شۆڵا وتم وەڵا چەند کەونە بەعسێکتانە ناوە نایە لەبەرەوە ئارێەوە جا بەڕاستی بەعسی هەبوو ناو بە نیازی شێعرەکانت چاپ بکەیت ئارێەوە خەڵاسم کردێ بەس مایە بنێرمە ئێرانێ یەک شعر هەیە کاکفەرادی زۆری پێخۆشە باش ئەو شعرەش لە کەنەدام نووسیە باش لە کەنەدام نووسیە پاییزە ئاسمان نێزی شعاردی بووە
گرم و هۆڕە جا حەزەکەی کۆپلەیەکمان بۆ بڵێ ئەوەی کۆتایی بە بەرنامەکە هێنی بۆی باش بەشی ئەل کۆتایی یعنی تەقەتەق کەشتیوانێت ئەڵەی ناپاڵمە گرما دەبۆم تێکە لە کاممەی خەست و دژوارە بەم ئێوارە و ئاسمان گرمەی ئاگرە و بێقەرارە باران بە گۆزە دێتە خوار ڕەش و تاریکی لێ دیارە منیش سەر قافلەی خەمانم بارم داگر لەم هەوارە ئەزانی لە شوێنێ هاتووم وڵاتیەکە گورگ سنووی خواردووە بێ ئاڵایە بێ سەردانە بێ ئامارە دەبۆم تێک ئەنفالکراو ماڵ و مناڵ لێ بەجێما و هەڵاتوم لە ژێر سێدارە دەبۆم تێکە تامەی دەمێنێ لەم باڕە جوان چیلەی ڕەسەن ئینگلیزی ئەم شارە لە سەوزایی چاوەکانت هەر چوار پارچە دەزراوەکەم لێ دیارە دەست خۆش بێ و بەرات ئەو شارەی زۆر پێ خۆشە بەڵێ هیوادارم گوێ لەو شارە بێت و زۆر سپاس دەکەم بەوەی کە بەشدار بووی ماندوومان کردیم بۆ عەزیزم زۆر زۆر کاتی بێن خۆشەویستم ئەو جاروەچی دیوانەکەم دەرچووەرن ئینشاءڵڵا ڕاقەش لەسەر دیوانەکەی دەکەی زۆر باشە سپاس دەکەم بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەتی نەکۆتایی پەنجەمۆری ئەم جارەمان کە لەگەڵ تێکۆشەر و شاعیر و نووسەر کاک سەلاح ڕەوانزی بوو پێکەوە پڕۆمۆی ئەڵخەی داهات و دەبینین کە لەگەڵ کەسایەتیشی دیکەی و بەخواتان ئەسپێرم. نەژاد پەرستی بە شێوەیەک لەناو ئەو ئەندامێن پارتێن کرێکارێن تورکیا هەبوویە بەرامبەر کوردە پسکê basa otonomiyê dikir lê hêzên siyasî kadroyên DDKD'ya bi temamî basa serxwebûnê dikirin. ئەو ڕێخستنێکی تام کوردی بوو مامۆستا Kurdên şoreşgerî neteweperwer yên neteweperwer û çepgir ewana hemiya duê partiyê de cîstin wextê ku bahsa Marksîzmê dibû ji bo nîme av disekinî got DDKD nebûye maneye îja deşifre dikir digot dibêjin dimirim dikujim Kurdistanê distînim.